تیمێکی کەناڵی KNN لەلایەن هێزێکی هاوبەشی حەشدی شعبی و پۆلیسی فیدرالیەوە لە کاتی ئامادەکاری بۆ تۆمارکردنی بەرنامەیەک لە خانەقین دەستگیر دەکرێن و تا ئێستاش ئازاد نەکراون. سەر لە بەیانی ڕۆژی شەممە تیمێکی کەناڵی KNN کە بۆ تۆمارکردنی بەرنامەی دێبەدێ چوو بوونە قەزای خانەقین لەلایەن هێزێکی هاوبەشی حەشدی شعبی و پۆلیسی فیدرالیەوە دەستگیر کراون و پاشان ڕادەستی پۆلیسی شارەکە کراون و تا ئێستاش ئازاد نەکراون. ئەو تیمەی KNN بە ئاگاداری پۆلیسی ناوچەکە چوونەتە ئەو شوێنە و تەنانەت لە کاتی تۆمارکردنی بەرنامەکەدا چەند پۆلیسێکیان لەگەڵدا بووە، بەڵام چەکدارانی حەشدی شعبی گوێیان بەوە نەداوە و تیمەکەی KNNیان دەستگیر کردووە. تیمەکەی KNN پێکهاتوون لە هەریەک لە عەبدوڕەحمان ئەبوبەکر ئامادەکار و پێشکەشکاری بەرنامەی دێبەدێ و هەریەک لە کامێرەمانان ڕەوا ئەحمەد و سەرکەوت کەریم و شۆفێرەکەیان هەردی عەتا. کەناڵی KNN بەرپرسیارەتی پاراستنی تیمەکەی دەخاتە ئەستۆی بەرپرسانی ئیدارەی خانەقین.